برنە گەردەنگی سەنگە ڕۆشتۆر خەیاڵی لایەوە یازانانی ئەمڕۆ بریشکێنینە ستۆدیۆ پێ مەڵی ئەم بریشکەکە دوو میوانمان هەیە یەکیان هاتووە یەکیان هێشتا نهاتووە باشە ینی دوو ئەوە باڵێن دوو دیارە دوو گیاندار و پەلەوەەر دێنە ئێرە یەکیان هاتووە دیارە جارە باسی ئەوە بکەم ئەوە ئەگەر ئەوە پەلامارم نا ئەگەر بیان مێرە ئەتوانم خۆم بیانم بەڵێ آخر هیچم لە ناکەم بڕۆ ڕایکش دی ڕایکشە بەخوا بابە دی خۆ بیانە دی بە دوو دەکەوێت ئەوە بڕەڵاو کردوەکە دەبیگرێ دیارە ئەمێ باسیەوە بکەم کە بە هەواڵەکەی ئەنجومەنی ئاسایش بڵێم وازی لێ بنە مەترسم کاکە هەواڵێکمان هەبوو کاکە چیەکە ئاساییە تر دوای سڕینەوە کاکە مەترسن ئاساییە ئەو مەترسن براکەم کاکەڵی شێرە شێرە کاکە ئەو هەواڵی ئەنجومەنی ئاسایش ئەرێ ئەوە هەواڵەکانتان بیر چۆ کاکە بەڵام من هیچ نم هەواڵی من هەشتم بۆنا دیارە ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوەی گرتوەکان تاوتوی لەگەڵ لەگەڵی وەرە بیگرە وازی لێ بنە بگەڕێ بە ناو ستۆدیۆکە بەرنامە بۆ ناکەم من کاکە ئەوە نییە هیچ سعبەت نییە کاکە لی مەترسە کاکە ئەتیادیە نییە بەخوا بیگرە بیگرە وازی لێ بنە وازی لێ بنە با بۆ خۆی بێت و بچێکە سایە هیچ کێشەی نیە دڵنیا کێشەی نییە پڕی کێشەشیە بە قەپاڵێکمان لێ قەپاڵ لێ بگرێ لایەکی لێ کاتەوە کاکە دوای چابینەوە تشتێک نابێت باشە بە هەر حاڵ ببورن تۆزە خەیاڵی ئەومان دابڕی دیارە ئەنجومەنی ئاسایشی سەر بە نەتەوەی گرتوەکان تاوتوێی راپۆرتی تیمی لێکۆڵینەوە لە تاوانەکانی داعش لە عێراقی کردەوە دەڵێت هەموو پێکاتەکانی عێراق تاوان و دڕندەی زۆریان بەرامبەر کراوە لەلایەن چەکدارانەوە کەریم ئەسعەد خان سەرۆکی تیمی لێکۆڵینەوە دەڵێت شەبەک کاکەیی ئێزدی سونە و تورکمان و شیعە و هەموو پێکاتەکانی دیکە قوربانی دەستی تاوانەکانی داعشن لە دانیشتنەکەدا کوردێکی ئێزدی کە وەکو کاچی ناسراوە لە ڕێگەی ڤیددیۆ بەشداری دانیشتنەکەی کردووە ڕایگەاندووە چی دیکە سزادانی تاوانبارانی داعش بەس نییە بۆ ئێزدیەکان دەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی دان بە جینۆسایدی سەر ئەو پێکاتەیە بنێت محەممەد بەحرەلعلوم باڵۆزی عراق لە نەتەوەی گرتوەکان ڕایگەاندووە عراق لاپەڕی تاریکی سەردەمی داعشدا دەخات بەڵام ئامانجێتی هەموو تۆمەتبارانی داعش بە سزای یاسایی خۆیان بگەێنرێن. هەموو پێکاتەکان بەڕێز سەرۆک جا شەبەک بێت کاکەیی شیعە سوننا کریسیان تورکمان یان ئێزیدی تووشی دەردەسەری زۆر بوون و تاوان و درڕندەی زۆریان بەرامبەر کراوە لەلایەن داعش بێگومان گرینگە دەنگ و چیرۆکیە و تاوانانەیان ببیسترێت لە کاتێکدا ئێمەش لێکۆڵینەوە دەکەین لەبارە کەیسەکان و دڵنیابوون لە سزادانی تاوانباران. As we conduct our investigations to build credible cases to ensure accountability. ناوچەی پشدەر لە باشووری کوردستان زێدی ڕەسەنی سەگی پشدەرە هەر بە ناوی ناوچەکەش ناوی ڕۆشتووە. ئەم سەگە پێشتر تەنیا بۆ پاسەوانی بەکراتەوە بەڵام ئێستا جگە لە پاسەوانی بۆ جوانی مەبەستی بازرگانیش بەخێوە کرێت. نرخی جۆرە دەگەمەنەکانی گەیشتووە تا سەر و 25,000 دلار یانی چەند؟ هیچ گومان نییە لەوەی سەگی پشدەر سەگێکی ڕەسەنی کوردیە مێژوو پێدابوونی بۆ زیاتر لە 3000 ساڵ پێش ئێستا ئاگەڕێتەوە. تەنانەت لە وێنەکانی سەر هەڵکەندراوێکی سەردەمی ئاشووریەکان هەیە ینی بەهۆی نایابی سەگەکە هەرێک لە تورکیا و ئێران دەیانەوێت ڕەشەڵەکی ئەم سەگا بە ناوی خۆیانەوە تۆمارکەن. تورکیا سەگێکی هاوشێوەی ئەم سەگەی هەیە ناویان ناوە کانگال هەروەها ئێرانیش هەیەی و بە هاوشاری ناوی ڕۆشتووە بە پێی سەرچاو مێژوویەکان هاوشارۆنە بە پێی سەرچاو مێژوویەکان پێش هاتنی تورکەکان بۆ ناوچەی ئەنادۆڵ ئەم سەگە لە کوردستان هەبووە بۆیە پێدەچێت ڕەچەڵەکی سەگی کانگال هەر سەگی پشدەر بێت. ئامانجی ئەمە لەم توێژینەوەی ئەوەیە ڕەسەنێتی ئەم سەگە بە شێوەیەکی زانستی لە ڕێی DNA و جیاوازی شێوەی دەرەوەی لە لیستی سەگە نایابەکانی جیهان بە کوردی بناسێنین لەو مەترسیە بیپارێزین کە بە تورکی یان بە ئێرانی تۆمار بکرێن. سەگی پشدەر کە ئێستا لێرەیە لەگەڵ ئێمە حەزی لە ناوچەی سارد و فێنکە بۆیە لە ناوچە گەرمەکان لە هاویندا گرفتی بەخێوکردنی هەیە. ئەم سەگە ڕەنگی زۆرە ئەمە قاوەیەوەنە ئەمە پێڵەن قاوەیی
زەردی هەیە قاوەی هەیە بۆر سپی ڕەش و شینی کاڵ ڕەنگی تێکەڵاویشی هەیە تایبەتمەندی سەگی پشدەر دیارە سنگی پانە 22 سانتیمەتر دەبێت دیارەوەکو بەرزیەکەی وەکو ئەی بینن 75 بۆ 88 سانتیمەتر دەبێت کێشی لە نێوان 75 تا 100 کیلۆگرامە دیارە ملی ئەستورە پەلەکانی پەنجەیان هەیە ئەوە ئەتوان پیشانی بەنێستا و پەلوشتانەی کە باسیەکەن دیارە سەگی لەمە گەورەتریش هەیە دیارە ئەم سەگا لە ناوچەی پشدەر سەگێکە مێژوێکی دوور و درێژی وەکو سەنگەر باسی کرد بەتەنیا بۆ ئەم سەردەمە ناگەڕێتەوە کە ئێمە تیاژیاوین یا بۆ سەردەمی باوانمان مێژووی بوونی ئەم سەگا لەم ناوچەیە مێژوویەکی زۆر زۆر دێرینە دیارە هەم بۆ پاس بەکاردێ هەم بۆ شەڕەسەگ بەکاردێ هەم بۆ جوانی بەکاردێ دیارە ئەم جۆرە ناوازەیی سەگ لە هەر شوێنێکی دنیا هەبووە بەڕاستی ئەستەیەکێکە بوو لە بزنسە گەورەکان هەرچەندە من ماوەی پێشوو هەواڵەکەم بیست بەهۆی مەترسیداریەکەیەوە قەدەغە کراوە لە ئەمریکا و ئەوان چونکە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەم سەگە ئەوەیە گەر قەپاڵ بگرێت لە کەسێک دوور بە ئینشاءڵڵا خۆی ئەمە پارێزێ ئاوای لێکە ئاوای لێکە جیاوازیەکەی دەستم پیشان نایەن دیارە سەرسامن زۆر بە سەگەکە هەر کاتێک قەپاڵ بگرێ ئاواهی لێکاواتە یەکێک لە کێشەکانی ئەوەیە دواتر بە عملیات و ئەو شتانە نایەتەوە جێگەی خۆی سەگی تر بە تەنیا ئەیگرێ بەڵام ئەم مەترسیداریەکەی ئەوەیە ئاوا ئەی هەژێنێ گۆشتەکە ئەهەژێنێ و ئەی بڕێت اینجا ئەتوانین دابنیشین لەگەڵ ساحبەکەی باسی دانەنشم باشتر بۆ دانشم مامۆستا بخیراتی بەرە حرستی سەگ ئەم دەبێژن سەگێ پشتەر لێهون ڕوو لێ بکە دەکەن ماشەڵڵا سەر و کەل لە گەورەیە ئەف بڕاستی وەکە شێرەکیە بڕاستی وەکە شێرەکیە چەند ساڵیە مامۆستاف 4 ساڵیە لێهون دەبینن بەژناوێ مەزنبووناوێ چەند ساڵان دژی ئەمە چەند نەت پێواوە لە دەوری هەفتادا 7 سانتی دەبن وەزنی هەفتا علاجی لەمەش گەورەتری هەیە لەوەشم گەورەتر چەند ساڵان دژی مامۆستا چەند ساڵان تەمەنیت بە چەند ساڵ سەگەمە بۆ تا 13 ساڵ ژیاوە 13 ساڵ چۆنەتی بەخێوکردنی چۆنە ینی چتابێت ینی چۆن بەخێوە کرێ ئەمە چۆن گەورەکرێن وڵی جۆری خواردنەکان دەور دەبینێ ئێستا لە لای ئێمە من توتکەم هەیە ئێستا حالێن لە ماڵە توتکەم هەیە شیر و دۆشاویە دەمێ ئەوە هەرچە کەناڵەکەی خەڵکیش لێمەوە فێر دەبێ بەڵام ئەینا باسی بکە گرنگە شیر و دۆشاوی دەمێ هەتا بۆ شیر و دۆشاو ئەوە بۆ ئێسقانەکان و بۆ ماسوولکەکانی بەرگریەکە بۆ کالیسیۆمە بەڵێ کالیسیۆمە ڤیتامینەکانە ڤیتامی کەی و ئەی و بی هەمووی تێدایە ئەگەر ئەوەی نەبێ ئەو سەگان هەمووی گۆز دەبێ و لاقی دواوی سەقەت دەبێت کە سەقەتیش بوو ئیسفادەی لێ ناکەین ئەژ بوو چ بەکارتی نوێ سەگی بۆچی بەکاری هێنن وڵی هەچ کەسەوە عەزیشی ئێستا من عەزی خۆمە دڵم لەگەڵیەتی بۆ شەڕە سەگ بەکاری دێنم بۆ شەڕە سەگیانی بڵێ ئەمە بەرزی بکەیتەوە بەژنی بەرزترە لە مرۆڤێکۆنە بەڵێ بەڵێ توانی بەرزیکەیتەوە من نەخۆشم مشکلەکەم باشە شەبەکە باڵۆنم کردەوە وازی لێ بێنە بە عەزەتت نەبێ ئەوش تااقەتی نییە لا ترسی لەسەرە شۆک بووە جارێکی ستودیو هەموو شتێک دەکات ڕووناهی دەبینەش لە دەرەوە هەموو شتێک دەکات بەڵام ئەینێرم بە ناوچەکانی تریش جگە لە پشدەر مەسەڵەن زۆر داواتە خۆم نردوومە بۆ ئێران لە ئێران لە تاران هەمە ئێستا سەگی من لە تارانە لە بۆکان بۆچیانەوێت ئەوانیش هەندێک برادران ئەوانی کە لەوێ گاوداری و جوجەخان و ئەوانیان هەیە لەوێ بۆ مەڕ و ماڵات بەکاری دێنن لەوێش مەجموعەیەک برادر هەیە وەکو ئێمە عەزی بە شەڕە سەگ دێت سەگم نردووە بۆ ئێران هەتاکو ئێستاش لە ئێران هیچ سەگی خۆی لێ نەداوە ناویشە هیتلەرە بەڵێ ڕسمیشیم لەلایە ئێستاوە لە بۆکانە دایکی ئەوانە ئەو سەگانەی کە لە پشدەر بڵین دێنە دنیاە بێچوە سەگەکانی کە کوردیە تەنانەت لەو سەگانە دڕترن کە هەمان ڕەگەزن بەڵام بردویانە بە وڵاتانی تر هەر ئەو ڕسەنەیە ینی هەر هەمان ڕەگەزە دەخربەزی بەڵام دەور دەبینێت لە داکیانەوە ئەی بۆچی هەندێک سەگی تۆ هەیە ئێستا لە تورکیا سەگی ئەمە لە تورکیا بە بەسکەی نردومانە بە بەسکەی نردومانە دوام لە گەورەکردن و پەروەردەکردن گەورە بوون وەکووامان بڵێ ناگاتەوە مستەوای سەگەکان باشە چ جیاوازیەکەیە لە نێوان سەگی پشدەر و سەگی ناوچەکانی تر و سەگی وڵاتانی تر جیاوازەکە چییە وانگە
جیاوازیەکە سەگەکانی ئێمە بەرزیەکەیان درێژیان دەست و پێیان سەریان ئەسوورتر لەوەکانی کە تەنها سەگی کەنگال نەبێت تۆزێک شێوە لە سەگی ئێمە لەکا بەڵام نزمە ئێمە باسی ئەومان کرد کەنگال زۆر دەچێتەوە سەر ئەوە خەتەرە کەنگالی تورکی زۆر خەتەرە ئەمە خەتەرە ئەمە ئەوە ترسیدارە ئاکاکە مەترسیدار. گفتوگۆکەمان ئەوە سەگەکەی ئێرە نییە کەنگالیان ناوناوە لە هەر سەگی خۆمان ئەسڵا کوردیە سەگی پشتەرە لە تورکی ناولێتکن کەنگال لێ هەما برنە جەمخوا ناوێکی دن ئەمە لە زمانی عوسمانلی و پێشووترا بردراوە بە کۆمەڵ و بە زۆر تەماشای مەدەکە چاوی زۆر سوورە چاوی زۆر ترسناکە هەروە چاویان سوورەیە لە شەڕە سەگاوای لە نەوەڵەوە بەو گڵۆپانە خەڵسە جا ئەوە زۆر خراپە ئەوە پرۆگرامێکم بینی لە ئەمریکا باسیەوەکە هەندێک جار سەگیا شتی ماڵی حساسەتی هەیە بە شتێک لە پڕەکە هار دەبێت ئەو کێشە هەیە هازەبە لە پرەکە لە پڕەکە هار دەبێت هەموو ئاژەڵێک هەموو ئاژەڵە کار دەبێت بەس ئەوە لەبەرەوەی زەرار زیان بگینی سەگ هار دەبە بەڵێ بە زەمن قسەکەی ئێمە لەسەرەوەی ڕەنج بەس چۆن وا بکەین ڕۆیۆ دەموچایی ببین چۆن وا بکەین ڕەسەنایەتی ئەم ساگ مریشک ئەو ئاژەڵانەی کە کوردین بپارێزی تشتێکی دن چۆن وا بکەین؟ چەند سەگی بیرەنگی هەنە مامۆستا لە پشتەر چەند سەگ هەنە هەژمارەوان ینی لەو شێوەیە لەو شێوەیە. زۆرە ئێستا زۆرە ڕاستەنگی سەگی پشدەر زۆر بڵاو بۆتەوە تێکەڵی توخمی ترە بن ئەنوای مەبەستەمەوە سەگی ئەنوای پشدەر بۆ خۆتەزانی ئەمە بەژن وشتیان زۆر گەورەیە جیاوازن تۆزێ دڕندەتر دیارن ئەتوانێت بڵین جوود ببێ لەگەڵ سەگی تر و توخمی تری لێ بکەوێتەوە بڵێ بڵێ ئەسا لەوێ جۆری تر دروست بووە کە لە شوێنانی ترنیا بچووکە ئێمە پێی دەڵێن وەرەق باشە بە بیرەوەری تۆ سەگی تازە دروست بووە توخمی تازە چونکە سەمریشکی تازە دروست بووە نەخێر سەگی تازە دروست نەبوو سەگی تازە هەر ئەو شێوە و شکڵ شێوەی کە چونکە آخر هەندێک سەگ هاتە کوردستان پێشووتر لە کوردستان نەبوو بەڵام بەڕاستی ئێمە نەمان کردەوە بە کوردی وەکو میلەتان هەر شتێک بۆ نمونە جۆرە سەگێک پەیدا بوو بڵین ئەوانەی کە احترامێ پێی دەڵێن پۆلیسی و ڕۆسکی و ڕۆسکی و ئەمانە ناتوان بۆ پۆلیسی بەکاربێنرێ نەخێر ئەگەر لە بچووکیەوە ڕاهێنانیان پێ بکرێ دەکرێت ڕاهێنانی پێ بکری بەڵام زیرەک نییە توانای زۆری بۆ نیشینیە لای من ڕۆژە شتێکم خوێندەوە وەکو ئەوان زیرەک نییە ڕۆژە شتێکم خوێندەوە لەسەر بۆن توانای بۆن ئینسان ئەنی ئینسان ئەتوانێت لە یەک کاتە دووسێ بۆن تاقیکاتەوە دوایەوە بێوەنی قاوە ئەی لەلوتی بۆی بتوانین جۆری ساک هەیە جۆری ساک هەیە خوێنمەوە توانای جاکردنەوەی 500,000 بۆنی هەیە 500,000 بۆن خودی خۆ دناسێتە دناسێ ئێستا من بەڵێ خۆی گەورەی ئەگەر نەیناسی ئاوا هەر کەسی دناسێ لە مالیان تەنێت تۆ نەک کەسیش هەر دەناسێ کەسی مال دناسە ینی هەموو کەس سەحەبیەتی سەحەبیەت بۆ باش مەیدانی دەناسێ. شەڕە سەگ ئەی بۆ حەرەسیار بەکاری دەڵێن حرەسیار. ببورنە بۆ من جانی مەمس دەڵێن سەگ زۆر ئەمینە ئەمین صادقە بەڵێ صادقە سەگ لە چدایە سادقی سەگ دەبێتە ڕەفیقێک هاوڕێ دەبێت ڕەفیق. بەڵێ دەبێتە هاوڕێ سامە ڕۆژانە خۆم کە دەوامم نییە خۆم و سەگەکانم لە دەشتم هەر لەگەڵ تۆیە هەر لەگەڵ خۆمە مەسروفیان زۆرە یەکجار تەرجیان زۆرە وەڵە سەگێک کە لە بچووکی تایگەین تێرە چەندی ئەوێت مەسەلەن ینی تا دەگاتەوە قیاسە بە قەناعەتی من گەورە دەبێت چەندی دەوێت دەڕوا بۆ 15 وەرەقە بە حسابی خۆم نەگی خەڵک نازانم خەڵک بەس ئەمن خۆم 15 وەرەق. بەڵێ ئێستا هەمە جاران هەر ئەو شتانەیە خوارد کە لە بەردەرگادایانەنا لە گوندەکان لە ناوچەی پشدەر لە باخەکان ئێستا سەگ بووە بە ناز بووە بێ بە لە قوتونراوی شتی بیتێ و بە تایبەتی ئەمانە نسلیان بڵین وەچەی ئەو جۆرە سەگە کوردیانن کە ڕیشەیەکی زۆر کۆنیان هەیە بەرگەی ئاو هەواگرن بەرگەی سەرماگرن بەرگەی سەختیەگرن بەرگەی گەرماگرن بەرگەی برسێتی شەگرن تەنانەت ئێستا بووە بە ناستان کردوون ئێستا بەنازیەکە لە ئەوەی لەو زیاتر کەوتۆتە سەر ئەو پرۆتینی کە بڵاو بۆ تۆ لە دەوازینەکان ئێمە خواردن ئێستا جاران پرۆتینی تایبەتی سەگ هەبوو بەڵام پێش ئەو قەرنێکی ئێمە سەگمان پەروەردەکرد باو بە پیرانمان یەک پارچەنانی ئەوەندەی دەدا سەگەکەی هیچ نەخۆشیشی نەبوو ئێستا ئەمە ئەنواع خواردنیە دێنی ئەنواع نەخۆشیشی هەیە باشە بۆ دکتۆر و ئەوانە بەڵێ. هیچ سەردانی دکتۆری پێەکەن بۆ دکتۆری بەیتەری و بەڵێ ئەوانە دەرزی لێدان مەسەلەن دەبێت بەس ئێستا خۆمان فێر خۆتان فێر بوون خۆمان زیاتر شارەزایەتیمان هەیە ساڵانەیە مانگانەیە من هەموو هەفتەیەک تاقیمی دەکەم ینی بەس ئێستا زستانە بڵێ سارد دڵم نادن هەموو هەفتەیە دیشۆم دەشوی دەرزی لێ دەدەم چەند ساگ دێتەوە زۆرە 12 هەمووی دەشوی هەر هەم باشە بۆ لە پشدەر و قەڵات زێ و ئەو دەڤەرانە نەبووە بە لە دەڤەری ڕاپەڕین بۆ
ئەو سەگانە نەبووە بە بزنس پاشان بۆ داوا ناکەن یا نەک ئێوە داوا بکەن حەقی ئەمەش داوا بکەن حەقا حکوومەتتی هەرێمی کوردستان تۆماری ئەو خۆراکانەی کە لە بنەڕە تا کوردین تۆماری ئەو گیاندارانەی وەکو ئەو جۆرە سەگانە وەکو ئەو مریشکانە بە فەرمی لە بزانین پەیوەندی بە چ وەزارەتەکە تۆماری بک بە ناوی کوردەوە نیە وەزارەتی کوشتکۆڵە ئەبێت تۆمار بکرێت چونکە ئەمە لیستی بەرهەمی نەتەوەیە و نەتەوەیەک خاوەنددارێتیەکات حەق نییە سەرۆکی حکوومەت ئەمانە بە هەندوەر ئەوە زەرورە زۆر زەرورە یعنی کە لە ڕگەی وەزارەتی کوشتکاڵەوە ئیشێکمان بۆ بکرێت بۆ ئەو کەسانەی کە ئەزیان لە خولیای سەگە بەس بۆ شەڕەسەک گوناح نییە وڵی عزە ینی شەڕسەکەش لە قەدیمانەوە بۆمان بەزانم بەس پێغەمەری ئیسلام درودی خوای لەبێ نەهی لێ کردووە کە ئاژەڵان لە مەیدانێکا بدرێن بە شەڕ یەکتر عەزێت بان لە کولتوری کوردەواریە هەر ناخۆشە ئێستا مافی ئاژەڵان هەیە وەڵڵاهی دوێنێ سەرۆکی با پێت بڵم هەزاران کەس کوژراوە دژی تیرۆر بەخوا سەرۆکی ئەمریکا باڕۆن و ڕاشکاوی سپاسی نەکردوون بەڵام سەگێکیان هێنابوو لەگەڵ خۆی و جێگرەکە سپاسیان نەکرد و چەندین سەگ هەیە مەدالیان ناوە ئەف دەبێ سەنگە زانی چەوە بە دەبێ ئەف پرۆژەیەکە حکوومەتێ بە حکوومەت دەبێ خۆدی لێ دەرکەوە ڕسمی سەگی پشتەر تۆمار بکە قەید بکە ئەدی کەسێک نە وڵاتێک نە دەزگەهێک نە ڕێکخستنێک سەگی پشتەر نەکرد سەگی خۆ دەبێ ئەبێ بە مارکەیەکە کوردستانی هەیە خۆدی لێ دەرکەوە دەبێ قەید بکە دەبێ حکوومەت سەگی پشتەر ڕسمی قەید بکە وەکە لە هەموو دنیای چاوە ئازادی کە باتۆ زەدانیشین هەنێک شت ماوە ئازادی کە خۆ هیچمان لێ ناکات هەندێک دیمەن ببینین کە پێڵەن ناوە هەر سەگی کانگەل بینن وەڵام حەز کرد ئەگەر ئیمکان هەبە سەگی کانگەل بینن ئەگەر هەندێک دیمەنین کۆدی تشنەوە وان ملیین کردووە دانیش دیمەنی سەنگی کانگال ببینین کە هاوشێوەی تەماشا دکە کە بێژە دانش ئەمە موسەدا درشە کە پێ بڵێ دانش دانش کۆدی بکەوە ئەوە دیمەنەیە ئەوە کانگال ئەمان سەگە بەڵام ناوەکەیان گۆڕیوە بەکەندار داکە لای بە قوربانە ئەمان سەگە هەمان سەگە بەخوا ناوێرم کاکە ئەحمەد کۆدی ئەحمەد کۆدی تەلەفۆنی بۆ وەزیر بکەین وەزیری کوشتتوکاڵ ڕێز هەمان جۆری سەگا بەڕاستی شتێکی زۆر ناوازە و زۆر گەورە و تا ڕادێک شێوەیەکی زۆر ترسناکی هەیە و کەوتۆتە سەر جۆری ئەوەی کە بەکاری هێنی بۆ چەندین مەبەست بەکاردێ ئەم جۆرە سەگەی پشدەرکە لە تورکیا ناوەکان گۆڕیوە بە کەنگال و ئەوان زۆر نمایشی پێکەن گرنگێکی زۆری پێدەن بە تەنیا بابەتیشەیە لەسەری بە تەنیا لە گوگڵ بنووسە کانگال یا بنووسە سەگی پێشدەر یا کانگال دۆک چەندین بابەتت بۆ دێ بەڵام بۆچی ئەوەندە لە لای ئێوە لە پشدەر و قەڵات دزێ و ئەوانە بەخێوکردنی سەگ باوە وڵی کەوتت سەر ئەوەی ئارەزووی خەڵکەکە ئێستا بە تایبەتی ئێستا لە سەردەمەی ئێستادا کڕین و فرۆشتنیشی لەسەر زیاتر کەوتتە سەر ئەو مۆزوعە بزنزێک منتیقەیە ئەو باشە هەیە مەسەلەن خەڵک کە زۆرترین سەگی هەیە چەند سەگی هەیە وڵی ئەوەی کە لە قەڵازەیە کە زۆرتی سەگی هەبێ من لەگەڵ برادێکی کەم ڕەفیقم کاگە باسی ناوە ئەو من و ئەو لە هەموو کەسێک لە هەموو خەڵکەکەمان زیاتر هەیە چەند دانەتانە سیانزە دانم هەیە کاگاباسی تقریبا چواردە بۆ 15 دانە دەبێت بە بەچکە بە سەگی دەفرۆشی و ئەمن یەک دارم فرۆشتووە ینی یەک دانە هیتلەرم فرۆشتووە بە چەند بە 43 گەڵامدا ئەو کات بۆ ناو بۆ هیتلەر بۆ ناویکردن هیتلەر دەست شەڕەسەگەکانی لە هیچی نەباسی زیرەک بوو بەڵێ شەردە زیرەک بەڵێ لە هەموو شەڕەسەگەکان سەرکەوتوو بووە لەو عەزەوە ناومان لێ ئەمە دۆڕاوە هیچ ئەوە دووڕاوی نییە هاوارکردنی نیە گۆشتی لێکەوە هاوار ناکە بەدەست منی بڵم ئەوە نەش دۆڕاوە دەمو چاوی دیارە زمانی قرتاوە ئەوە لە شەڕەسەکدا بڵێ ئێستا ئەمەنەوەی چییە؟ ئەوە هەر ناوم لێناوە سەقاوەیی سەقاوەیی بەڵێ بە ڕەنگی خۆی کەمە دەگمە نام ڕەنگە زۆر کەم لە دیێڵی منەوە ئایبنی بدە دیێڵە سەگەکەی منەوە ئەو ڕەنگە بڵاو بۆ تۆ دەنە تاکو ئێستا نەبوو باش ئەگەر بە زانستی خەڵک هاوکاریتان بک بڵێ نەتوانرە ڕەگەزی تریشی لە دروست بکرێ و ڕەنگی تریشی لە دروست بکرێت لە ڕێگەی
ئاوێتەکردنی توخمە جیاوازەکانیان توخمەکان دەگۆڕدرێ ئێستا ئێمە من بە شخصی خۆم کە دێڵێکی کەنگالم بۆ هاتبوو لەوێ شتم دروست کرد جۆرێکی جیاواز جۆرێکی جیاواز لە ڕەنگیشدا و لە هەیکەلیشدا لە زیرەکیشدا لە لە زیرەکیشدا وتوریایشدا بەس مال ئەسەف زۆر دەڕێکت کوشتمان زۆر دڕبوو زۆر دەڕێکت کوشتمان زۆر دڕی هەر دەرچوو بوو ینی بۆچی ئەنی دوو ڕەگەز بوو لێکماندا کەنگال و سەگی پشدەر PNVPP ئەو چ پێ دەڵین بە سوورانی شێرانەیەن پلنگانە پێی وەکوێن شێرانە ئەمە هی شێر هەمان شتی شێری هەیە بەڵام شێر تایبەتمەندیەکەی ئەوەیە هەندێک جار ئەو شفرانە ئەتوانێت لە حاڵەتی بەرگری لە خۆکردندا ئەچێت ئەتوانێت درێژی هەندێک زاریش کە تیژی دەکات ئەوە شفرەکەیەتی ئەوە هەیە ئەوە شفرەکەیەتی ئەو شفرەکەیەتی وەکو خە بپارێ ڤێترنەریەکان خەڵک سەگەکانی فێر بووە لێ ببا بۆ ڤێترنەری کە نەخۆش دەبێن یاشتە بەڵێ خۆمان هەردەیان بین بۆ لایەن دکتۆرەکان جارجار دەبینە ماڵەوە سەردانیان دەکەن قەت ژە حکوومەت خۆم دەیان بم بۆ لای دکتۆرەکان چەند دکتۆرم پێکرد دکتۆر لە قڵاسی دکتۆر دڵشاد هەیە دکتۆر محەممەد هەیە دکتۆر حسێن هەیە دکتۆر خدر هەیە هەرمویان سەگەکانی منیان بینیوە کاکی من بیستم بەڵێن زۆر تەکلیفتان لەسرە بۆ ئەوی داواتان لەکەن ئێستا لەو کەناڵی ئێوە زۆر دەترسم خۆ بەڕاستی بای لە تەکلیف دەترسی زۆر بۆ بەس تۆ بڵێ بزنسەکەمە کاکە خۆمە حەمام نییە کەناڵی ڕووداوی شاد عینیشی لە ماڵ و مقابلەی کردم زۆر دۆست و برادر بینیان تەکلیف بۆچی نایکەن بە بزنسێک ینی بۆچی تۆ ئێستا کردێتی بەس بە فراوانینە بە فراوانی تا سێک دانت فرۆشت هەرکەس تەکلیفت لێکات تۆ مەسروفت لێ کردووە خەڵکی خۆی چاک دەزانێ مەسروفیەکەم ئەوەی کە بە خێویشی دەکە ئەوەی کە دەشی دەبێت دەزانێت چۆن بە خێو دەبێت دەزانێت چۆن ینی تۆ ئێستا 15 ڕقە مەسروفێتی ئەوە کاکە قاچاغجی هەنە قاچاغجی کە ببن بدزی بدزن ببن تورکی ببن ئێران بەڵێ بە قاچاغی بەڵێ ئێستا لە ئێرانی خۆمان بە ئازادی ناتوانێت بیبات ئێران نایڵێ ئێران نایڵێ بەڵام ئەمە دووسێ برادر هەیە بە زەبری پارە بەودی و حدودەکە و سنوورەکەدا دەیبا تحویلیدا ئێران نایڵێ سەگی خۆی بڕوە نایڵێ مریشکی تایبەتی خۆی نایڵێت. بڕوە نایڵێ سمۆرەی خاکەکەی بڕوە ئەجا من بەڕاستی جارێکی تر حقا ئەیڵێمەوەکە حکوومەت یاریمی کوردستانە قە جەنابی سەرۆک وەزیران جەنابی وەزیری کشت و کاڵ حقا تۆماری شتە کوردیەکان دروست بکەین و پەیوەندی هەندێک دام و دەستگای نێودەوڵەتی هەیە کە تۆمارەکان لە لای خۆی هەڵدەگرێ و دانی پێدادنێ حقا ئەمانەی کە توانای ئیسپاتکردن هەیە و لە بنەڕەتا کوردین حقا بەڕاستی بکرێتەوە بە ناوی خۆمانەوە هەموو شتانی کە دزراوە زەروریشە بکرێ ئێستا گەر بە ناوی تۆ بووە بە ناوی کوردەوە بووە بزنسەکە گەورەترە بوو بەڵێ بالفعل ڕەنج ئێمە باسی تەنها سەگ ناکەین باسی مریشکیشمان کرد ئامادە ئەویش پێم وابێ ئامادەیە دکتۆر یوسف بەرزنجی کە مریشک بینن مشکلە دەرکەوێت حیوانێکی تر ناکات نایکەوە کاک دکتۆر یوسف هاتووە دکتۆر یوسف بەرزنجی سەرۆکی بەشی سامانی ئاژەڵ لە کۆلیزی وەرە ئێرە بە دکتۆر یەکسەر باید زانکۆ سەلاحەدین لێرەیە دکتۆر دەترسیژ سەگ ناوڵێ لێ ناتەسیمەیشی لەسەر دەکەین دانی باش قوربان باشی باشە کاک دکتۆر وەڵایی باش بوو هاتی دیارە بە پێی توێژنەوەی بەخێربەی تەندروستی چۆنە ڕێزن ئەوە مناقەشەی ئەومانە کرد بەڕاستی دنیا شتی کورد دزراوە لەوانە سەگی پشدەر ئێستا کراوە بە کەنگەل و ناوی تورکی لێنراوە و لە ئێران کردوانە بەی خۆیان و لە کاتێکە ئێمە لە وێنەی ئەم سەگەمان لەسەر بەردە کۆنەکان هەیە جگەلەوە مێژوێکی دوور و درێژی هەیە کۆکی لەگەڵ ئەم قسانە من 100% لەگەڵ جەنابتانم و حەزەکەم جەنابتان ڕابگەین ئێمە پرۆژەیەکی دکتۆرامان لەسەر ئەو سەگە لە زانکۆی سلێمانی لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر بەهجەت هەیە و توێژینەوەکەمان نردۆستا بەڵێ کوردی ئەسڵە بەڵێ ئەوە ئێمە خۆی ئەوانی بەڵگەی ناوێ بەڵام توی لە ڕووی نەزانستیەوە ناچاریکەوە بکەی ئێمە فینۆتایپ مەهمی وەرگرتووە مەسەرەن کێشی چەنە ئەبعادی جسم بەڵی دایمەشتنی پێوترێ درێژی بەرزی پانی ئەوانە هەوی چەنە هەتا سیفاتیشی مەسەرەن دەستی پێنج پەنجەی هەیە پەنجەیەکی زیاتر ئەوانە ئەمە شی پەنتۆکی پێدەوتر ئەمە زیاتر لەگەڵ مەردارە بە خێوی دەکەن
بۆ ئەوەی پاسەوانی هەم چیتان بۆ دەکەوت لە ڕووی زانستیشەوە کوردیە لە سەدا ساڵ ئەوەی خۆمانە بەڵام بێ کاڵی کوردیە ئەمە لە منتەقی خۆمان بە هەر بەناوی پشدەر تورکیا بەڵام لێرە دەبرێ وەکو هەموو شتەکانی ترمە جەنابەت باست کردێمە خاوەن مادەیەکی خامی زۆری گۆ لە قسەکانم بوو بەڵێ سکرد لەرەوە دکتۆر ئەگەر ببە مارکەیەکی کوردی دەگوت دێنێن و کوردستانیە کوردیە پشتەرە ئەگەر ببە مارەژبووک و ببە مارکەیەکی کوردی دەبێ حکوومەتە کوردستانی چ بکە والله دەبێ ستێشن بکرێتەوە ینی محەتات بکرێتەوە بۆ بەخێوکردنە بۆ ئەوەی بۆ تۆماریش دەبێت تەرقیم بکرێن ئەوانە یەک بەیەک هەمووی بە GPS متابعە بکرێت تر دنیاشدانی پێدادنێ کە خۆت بە زانستی کردت بە تەکید وایە ئەمە لە شتەکانی ئیشا کردومانە هەر ینی وەکو مژدەیەکیش دوێنێ ئێمە هەوێردەمانەیە هەوێردی خۆی کوردی دوێنێ هەوێردە ئەلێنشە کوڕکوڕی پڵێن شوێن کوڕکوڕازانم بەپێی لە هەجەکان منتەقەکان دەگۆڕێ لە سوێسکە نزیکە بە سوێسکەنیە سێ جینمان ئیشمان لەسەر کردبوو لە NCBI لە جینبانکی نێودەوڵەتی نمبەرمان بۆ گرتۆ بە ناوی کوردیش کوایڵ ینی خۆی جاپان ئەو جاوەش بە لە ئێستا لەو مەرحەلایەن کە توێژینەوەکە بڵاوکەینەوە چکە ئەو شوێنانە بێت توێژینەوە شتە لێوە ناگرێت ئەگەر جەنابی سەرۆکی حکوومەت ناوەندێکی زانستیتان بۆ بکاتەوە ئەتوانن زۆربەی شتە کوردی ئەسڵەکان تۆمار بکەن و لە جیهاندا ئیتر بیگەڕێنەوە ناسنامەکەی بە تەکید دەتوانین ئەگەوانە ئەگەر سپۆرتی حکوومەت بکرێەوە من پێمانگێکیش نابێت کە چوومەتە لای وەزیری نوێی کشتتوکاڵ بۆ پیرۆزباییکردن وتم دەستکە گوڵم بۆ نەیە ناوێکو کە عادەت هەیە کتێبێکی خۆم ماپی کە زیاتر لە چل بەحسیتیایە لەسەر باڵندە و ئاژەڵی خۆماڵیە ئێمە کوردی بن و دزرابن یا برابن واللهی ئەوە ئەمانە دەبرێن جەنابتان دەزان لەوانە کاکە بزانێکی هەیە جاری وایە بە دوو دەفتەر سەگێکی ئاوا ئەبن ینی جگە لە سەگ و ئەو مریشکمان براوە سمۆرەمان براوە سمۆرە براوە مەڕیمان براوە مەڕی کوردیمان براوە مەڕی حەمدانی جۆرێکە لە مەڕی کوردی لە ساڵی 2004 بە قاچاق براوەتە شاری وانی تورکیا ڕاستە کوردستانە ئەوێش بەڵام وڵاتێکی ترە لە 2004 لە زانکۆیان قەریشیان لەسەر کردووە توانە ئەمە لە نۆرت ئۆف عێراقاتوە هەر نە کوردستانیش لە با بڵێن لە شیمالی عراق و بۆیان ڕۆشتووە لە 2010 بەحث هاتووە بەحسیان کردووە دەڵێ ئەمە نەوعشی خۆمانە مقارنەی کردو لەگەڵ ئەو 12 بریدە تورکیە دەڵێ لە هەمویان باشترە 2004 بۆ ئێستا سەماوی 14 ساڵ بەڵێ بە 14 ساڵ لێرەوە بە کوردی ڕۆی مەڕەکەمان بە 14 ساڵ بەحسیان بۆ ناردینەوە ئەڵێن ئەمە مەڕێکی تورکیا ئەجا بەراوردەکان لەگەڵ مەڕەکانی خۆیان و بدەڵێنەوە لە هەمی باشتر لە کاتێک لێرەش تەعریب کراونە ناو حەمدانیە حەمدانی هەم هەیە مەسەلەن بە کوردی دەودرێ کەڕادی ئێستا لە ڕفرەنسی عالەمیە ناڵێن مەڕی کوردی لە مەڕی کەڕادی یان بۆی لە کوردیەکە جابێتەوە ئەخر خۆی لە ئەسڵا کوردینە بە لە ئەسڵا کوردیە بە تەکید بەس تعریب کراوە شوانەکانی ژوای ئەگەر تۆمار نەکی ینی ناوەکی ناودەولەتی ژێرە نبینی ئەو بە پرسکرێک بڕاستی هون دکارن ینی واری ناودەولەتیدا وی سەگی وەکە سەگێکی کوردستانی بدن ناساندن بە تەکید هەر بە ناوی پشدەری شووە ئێمە بە ناوی پشتەر تۆمار بکەن لە دنیای ئەدی چەند سولالەش vê بێژی خلاص ئەدی پشتە ئەدی سەگێ پشتەر ئەدی هاوشار و کەنگەل فەرقان هەیە خۆی کەنگەل لە هاوشار بۆ بورە کەنگەل سەگی پشدەر هەر یەکەوە سەگی پشدەرەوە ئەمە هاوشارە ئەوە هاوشار پێڵێن بڵێ زمانی بەپێی ناوە گەرمیان پێڵەن هاوشار زمانی سەگی خۆمان باشە لە ڕووی زانستیەوە چه پرسیارەکەیە کە ناڕۆشتە لە کاک دکتۆر بۆی کە زیاتر لەسەر سەگەکەت بزانی وڵای وەکو جەنابی دکتۆری ئەو بە زانستی ئینی کردووە ئەتە وڵای ئیشمان بۆ بکەن سەگەکانمان هەمووی فەوتا دوو ساڵی کە ئاوا بڕوا دەفەوتێ خەلاص دەبێت من سەردانی دکتۆر هیواشم کردووە لە سلێمانی بۆچی خەریکا فەوتێت ترس و سڵەمینەوە کەوتچیە ترسەکەی من لە بۆ 26 دوانزانی دوێنێ 26 یانزە بووە بۆ تاریخی دوێنێ ینی بە یانزە مانگ 131 توتکەم تۆپیوە بۆ تووشی نەخۆشیێک دەبێت زکسو نوڕشانەوە کە ئەو زکسو نوڕشانەوەی گر هیچ شتێک چاری لەم سەگە دەگمەنانەش لەوانش کاکدەن زمانە هەمووی سیستەمی تەندروستیانەیە چکە ئەمەش ئەگەر لە فەینەڵ حسابیکەین گیان لەبەرە گیان لەبەری سیستەمێکی تەندروستی خۆیە بێ لە ڤاکسینەکان لە لوقاحات کە لێ دەدرێ لا عیلاج کە بکرێت متابعی دەبێ ئەمە دەبێ ئیستا لە هەموو عالەمادۆچی لە شارە گەورەکانە مەسەلەن شارێکی وەکو ئیستانبول لە چی وەکو تاران لە چی یا شارێکی تر لە پاریس ئەوانە سەگە بینی هەمووی ڕقەمی لە گوێدانراوە و هیچ لەگەڵ هیچ کەسێک ناکات بە GPS بڵێ
بە GPS متابعی دەکەن لە چ شوێنێک بێت ئەوە تیمی تایبەت دەچێت دەرزیان لێدا هەم بۆی نەخۆشی بڵاو نەکەنەوە و تووشی لێرەش بە کۆمەڵیان نەخۆشی کوژن لێرەش بە کۆمەڵ دەکوژێن و میکارن هەمان سیستەمی لێرەژی پێک بینن بەتەکید دەتوانین بۆ ناتوانین وەکو سەری هەموو مامۆستا من دڵنیام لەوەی دڵم وا دەڵێ هیوادارم دڵم غەڵەت نەڵێ من پێم وایە واش باوەڕەکەم بڕواشم بە حکوومەتی کوردستان هەیە و ئەوانەیشی کە لە وەزارەت یا لە ئەنجومەنی وەزیران کە دڵیان بە کورد و کوردستانە سوتێ خۆ کورد و کوردستان چییە؟ کوردستان مرۆڤەکانەتی بەرهەمەکانی عقلی مرۆڤەکانەتی ئەو شتانەیە کە خوا پێیداوە کوردستان ئەمەیە ئەگەر کوردت خۆش بێ ئەبێ ئەوە شتەشتە خۆش بێ کە خوا پێیداوە ئینشاءڵڵا دامەزراوێکی بچکۆلە دروست بکەن بۆ تۆمارکردنی بەرهەمەکان چونکە لێرە و لەوێ ئەمان شایانی ڕێزن شایانی تەقدیر و پەیکەرن کە ئەوان کردووە لانی کەم کەڵاو کوڕە نەدزرێ بەڵام زۆر شت دزرا بۆی کە دامەزراوەکی بچکۆلیان بۆ دروست بکەن بودجێکی تایبەتیان بۆ دروست بکەن ساڵانە و تەسەورەکەم پێم وایە دەیان توێژینەوە بتوان بکەن بەڵێ تاکید دەکرێت بۆ خۆشی دەتوانین دەستی ڕێکخراونە دەوڵەتەکانی بۆ ڕاکێشین چووکان هێشتەیە دەگمەنە دەڕوا لەگەڵ ئەمانە شاجگە لە سەک بزنی مەرەزمانەیە کە دوونەوە بەزن لەسەر زەویە هەیە کە موو بەرهەم دێنێ بۆ جلوبەرکی کوردی بەکاردێ ئەوەی خۆمان کە بەکاری دێنجلی کوردی لە دەکەین ینی قاتێکی ڕێک بکەین و مەگەر ڕەنگەکایەکە بێکاکە دەزانێ تقریبان $1000 تێدەچێت کولفەکەی ئەوەی تری کە لەگەڵ تەکنەلۆژیای ئێمە ئەو گونجێت ئێمە بە تەشی ڕێسین ئەویش دەڕوا دەویش ئەگەر ئاوا بێت وڵاتان تورکیا ئەنگۆرا هەیە لەگەڵ ئەوە ئیبا هەردووکیان ئەنگۆرە و کشمیرمانێ ئەوە ئێمە کشمیرە ئەوجا ئەو مووی کە بەغرا مەفرۆشرێ و کورتە و زۆر نەرمە و ئەوە جلی لێ دروست دەکرێت باو باپیرانی ئێمە نەیانتوانن تەکنۆلۆژیای نانەوە دروستکەن بە تەشێکە نایگرێت فڕی دەدەن لای ئێمە ینی ئەوە بە طبیعی لە دۆلی بالیسا منتەقانە هەمانە و توێژینەوەمان لەسەر کردو و زۆر شتێکی نایە بە حتا گۆشتەکەشی بزنسێکی گەورەیە گۆشتەکەشی فەرقی هەیە لەگەڵ گۆشتی بزنیترە ئەو بۆنێکی هەیە نیەتی شیری باشی هەیە ئەو مۆکەشی هات دکتۆر تشتێکی دن ئەف تشتێک نا سەنگەر بەحث کرد بێتر ئەست خۆزم مەسەلا عملی بەحث بکەم ڕاستی د پراکتیک تا دەکارێت چوارەکردن مەسەل تە بەحسا GPS کرد دەزانم لە ئەوروپاژی حیوانێک بێ ناسنامە نییە سەگێک بێ ناسنامە نییە لە دنیای سەگێکی بێ ناسنامە نابینی لە لێرە دەبینی دەبێت GPS هەبە دەبێ ناسنامەی هەبە دەبێ مانگانەیە دو ماه جارێکی هەفتەی جارێکی وەرە کۆنتترۆلکردن ji bo vê پراکتیک تا دەبێت چ بێکردن ji bo ev sek neçim ڕاستی گوناهن بەڵێ ئەو پلانانەی کە جەنابەت ئێستا باس کردمش باسمان کرد لێرە ئەوە ڕاستی ئەوە ئیشی دەستگای حکومیە بەڵام بە هاوکاری ئەو کەسانی کە حکوومەت تەماشا دەکێت دکتۆر حکوومەت تەماشا دەکێت دەبێت حکوومەت عملی چ بکێت گاو بگاو هەنگاو بە هەنگاو بە هەنگاو دەبێت سەرژمێرێکی ئەوانە بکات و تەرقیم بکرێن و محەڵاتیش بکرێتەوە بۆ چاکردنی ئێمە هەر ئەوە نەبێت خۆ ئێستاەوەی کە دیراسەمان کردووە ئێمە زیاتر لە 8 ڕنگمان هەیە بۆ ئەوانە 8 ڕنگ چکەی تریشی تێکەڵ بووە ئەم ڕنگانە ئێمە چۆن ئیسپادیان لێ بکەین چۆن لێکیان بین شتێکی تری لێ دروستکەین لە ڕووی زانستیەوە باز دەستگاکە هەبێ ئەمانە هەمووی توانین بکەین مە خوێنی لێ وەرەگرین و بزانین کرۆمۆسۆمەکانی چەند کرۆمۆسۆمە دیێنەیەکانی چۆنە لە چی بریدێکی سەرزەوی نزیکە لە چی دوورترە لەگەڵ چی ئێمە بین چاکیانکەین لێکی بین چکە ئەمانە بە چاکردنی دەستکردی ستە چاکەکرێنەوە هەموو ئەمانە دەکرێت لەوە بکرێت و یاریکەوتت محەڵەتێت لەبێ هەموو داتا شتەکانی تا ڕیکۆردکەی لە وڵاتی ئێمە نەک بۆ سەگانی بۆ مانگاش ئەمەمان نییە بۆ بزنیش ئەمەمان نییە بۆ مەڕیش ئەوەمان نییە لەبەر ئەوە ئامانەت نەبێ گرنگە ئەو زۆر گرنگە و بە دەرەجەی ئەساسی مەسەن ئیشی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوا چکەوە زیاتر گەڕێت بە ئەو جانبی ئەوان هاتونەیە تشتێکی ئەوەی نییە لێرە لە وەزارەتی کشتتوکاڵ بەداخەوە وەزارەتی کشتتوکاڵ تا ئێستا هیچ شتێکی بۆ هیچ ئاژەڵێکی نییە وەڵاهی ئەوە خلافیان بەمە نەکردووە مەسەلەن من دڵنیاتەکەم هەستی پێ نەکراوە ئەم ضرورەتە بۆ یەکەم جارە لە ڕوودا و خۆمانی وروژێنین ئاواکە ئەبێ دەستان خۆش بێ وایوانیەکان خۆش بێ ئەبێت تۆماری ئەو بەرهەمانە بکرێت کە لە 100 کوردین تەنانەت لە ناوچەی گەرمیان جۆرە ئەسکێکی تایبەتمان هەیە لە ناوچەی بارزان بە هەمان شێوە پڵنگ ئێستا پڵنگ سەیریکە ئێستا لە شاخی سەگرمە لە تەنیشت کاکەوێتە نێوان سەنگا و قەرەداغەوە جۆرێکی تایبەت پڵنگ هەیە وایوانە لە شاخی ئاجداغ پڵنگمان هەیە باوەڕم پێ بکە ئێمە ئەبێ ئەم دەستگایە دروست بکەین مانگاکانمان تۆمار بکەین بزنەکانمان تۆمار بکەین قەلەباسکەکانمان تۆمار بکەین هەرچی شتێک هەیە تۆماری بکەین خۆ کورد هەر ئاوا پەراگەندە و سەرگەردان نابێ وانیا ئەم نا وڵاتێکی سەر بخۆنە تەنێست خۆزم بێ مەکانیزمەوەی بزانە بن ئەم گرێدای عێراقێنە
دکارن بناوی کرد تۆمار بکەن لە دەربە بەڵێ ئەوە کێشە هیچ کێشە نییە چکە لە منطقی خۆمانە هەیە ئەوە تەواجودی لەکوێیە بە طبیعی ئیسە لە شوێنێکا وجودیە لە کوردستانی خۆمانە و بە تایبەت لە ناوچەی قەڵاتزێ و پشدەر و ڕانی و منطقەکان تەواجودی هەیە پشدەر لەکوێیە پشدەر لە ئەها سەیریکە ئەمە خزمەتەکە ئەم پیاوە کردوێتی ئەوە باڵندەکانی قەرەداخ کتێبێکی لەسەر دەرکردووە کوردستانی گەورە لە ئەو کتێبە برادێکی ترە بەس بە هاوکاری زانکۆی ئەمانیانە بەڵێ کوردستانی گەورە لە بریتانیا لە یوکەی گەورەترە لە هەر چوار بەشەکەی لە ئینگلاند و بڵین وێلس و سکۆتلندا و ئەوەی تران کوێ ئەرلندا اینجا ئەمە بەس بە تەنیا قەرەداغ باڵندەکانی کتێبێکی لەسەر دەرچووە وەرە هەموو کوردستان 96 باڵندی تیا تۆمار کراوە ئەوە شتی زۆر نایابی تیا بوو دەگمەنیشە لە زۆر شوێنتری دنیا نییە پۆڕ و بەڵێ ئەمە هەموو ڕسمی خۆمانە بەڵێ ئەوە کەوە کەوکە طبیعی لای خۆمانەیە لە شوێنی تریش هەیە هەوێدە سوێسکەیە دەیتەوە بۆ مراوی پۆڕ ئەوەیانە ئەو ڕەشیان پۆڕە ئەویان پۆڕە ئەوە سوێسکەیە نێری سوێسکەی وەکو کەوایە بەڵێ زانی ئەمانە لە هەندێک بیئەی کوردیاژین لە شوێن ئەمە لای خۆمانەشین بەڵێ قوربانیانی ئەمە ئەگە سەیریکەین باڵندەی زۆر جوانی تێهەنی شێ لەگەڵ کەناریشتی وایە لێکت بوو کە سوور و ئەوانە لەگەڵ کەناریە لێکە درێت تەیرێکی دەرەچێت زۆر دەنخۆشە و زۆر بە بەهاژە فرۆشێ لە ئاستی گیانی ئەوە بەس قەرەداخەوەکو و کاگرنج فەرمی ئەی باشە ئەگەر ئێمە هەموو سلێمانی و هەولێر و دووە کۆکەینەوە ئەبێت چەند باڵندەمانە بێت بارچەکانی تری کوردستان ئەوە هەر لێگەڕیانی ئەمە خۆ کوردستان من بە ئیژیانەوەی لە سەردەمین و لێرەوە ژیرانەوەی مرۆڤای دەستی پێ کردووە باوەڕم پێ بکە ملیۆنان دۆلار بەس بە مارمێرکە و بە پێڵەن پیسپیسۆکە و نازانم چیوانە بە مارمێلکە و بە مێشولە و بە مار و بە بۆق پەیدا دەکرێت لە وڵاتان وایوانە خەڵکە چێ بە بلیتە چێتە ژوورە ئێمە ئەم هەموو شتەمان ئەمە حەدیقەی حیواناتمانێ باخچەڵانمانێ لە دەرەوە شتی بوێنین وەنیە کاک ڕاست ینی لە کاتێکە خۆشمان شتمان زۆرە لێرە ژەژی کێشەی نەخۆشیشی نییە و خۆماڵیش بەس پێم بڵێ ئێستا من ئەوە بووە بە مەراقم دەردی زوو دڵ بخوێنە لە مەراقەکەم بووە بە مەراقم دەستگایەکت هەبێ ئەتوانی چی بکەی لە 10 ساڵە لەگەڵ تیمێکی گەورە لە کوردی و لە دەرە میکس ببن بۆ دراست واللهی کوردستان لە پێشەنگی ماپینی خەریتی عالمی دەبێت لە هەموو ئاژەڵانێکە لەسەر زەویە هەیە ئەم گەران بۆ نمونە سبەینە جەنابی سەرۆک نێچیروان بارزانی یا جەنابی سەرۆکی حکوومەت مەسرور بارزانی بنێرێ بە شوێن تا بڵێ کاکە ئەم موئەسەسە چه گەرنتیەکەی ئەگەر دەعم بکرێ یا جەنابی بێگەر تاڵەبانی ئەتوانی چه گەرنتیە بی بە میلەتەکەت لێرەوە من بەش بە حاڵی خۆم کەسێکی ئەکادەمیم ئەوەی کە هەموو نیمە شادەیەکی ئەومانەیە ئەگەر بۆ 10 ساڵە و ئەو ئیمکانی کە جەنابەت باسە کردێ ئەو دەعمە و ئەو ستافی کە لەگەڵ تا بێ نەکرا بە هەردە پەنجەمۆری یەکەم فەسڵ ماکەن نەگە ئەو بەڵکو ئەدامیشماکەن ئەوە نامە بەسمۆی بەرهەمەکەت بۆ بەرهەمەکەی ئەوەیە جاری ئەمانە هیچی نەناسراوە ئەبە هەمووی بەیەک ئەمی دەناسێنی دەستی ڕێکخراوەکانی کۆمەڵکی مەدەنی بۆ کۆمەڵگی نێودەوڵەتی بۆ ڕادەکێشیت کاکرنج قسەکە تاواقع بەسەرهاتێکی ئیسرائیلمانەیە لەگەڵ سوودانە کە جەماعەتێکی خۆی نات بۆ ئەوێ پێشەوەی کە جنوبی سوودانی لێ جابێتەوە باڵندەیەک 2 مانگ لە ئیسرائیل بوو 10 مانگی ڕێک لە سوودان بوو بەڵام ئەو پێش ئەو تۆماری کرد کە تۆماری کرد دوایی وتی من دەبێ داوای کرد لە نەدەوێت گردوەکان من دەبێت خەڵکی خۆم ستافی خۆم بنێرم ئەو دەمانگە لێم تابعێکم زین چیەکە لێەوە ئیشی چۆ ناو ئیشی سیاسەتەوە لە باڵندەیەکی بچووکەوە دوای جنوبی سوودانیشی لێ پێیا بوو کە یەکێ لە فەکتەرەکان ئەوانە زۆر دامی لۆجستیان کردن ئەوانەی کە چوونەتە ئەوێ کەواتە ئێمە زۆر شتی توانین پێ بکەین ئەو مریشکانە گەشتن ئێمە شتیمان زۆر پێ دەکرێت ئەمانە بفرۆشریانی ئیستا بۆن بۆ نمونە لەو مەڕە حەمدانی کە تورکیاوە بردوێتی ویشی لەسەرەکە دەکەی بخە ئێمە بۆ هێڵێکمان دۆزیەوە بۆ هێڵێک کە بەرپرسە لە دوانە حەچی مەڕی عراقی هەیە ئەوانە هەمومان تێست کرد و بەحسەکەشمان لە وڵاتی مالیزیا بڵاو کردەوە مەڕی حەمدانی دوانەی ئەبێ بەڵێ ئەو بۆ هێڵە تەنها لە مەڕی حەمدانیە هەبوو ئەگەنجانی لە ڕێ ئابوووریەوە داهات فیدووەکە تۆ ئەتوانی بەرانی چاکرا دروست کە هەر بەرانە بە دەفتەرێک بفرۆشی لە کاتێکە خۆی 2 وەرەقە دەکا ئەتوانی بە 10,000 دلار بیفرۆشی باشە ئەو دەستگایت بۆ دروستکەن ئەتوانرێ مایەکی دەربێتەوە لە 10 ساڵی ترا بۆ نمونە لە بەرهەمەکانی ئەگەر مەزرعی خۆی هەبێ ئەگەر شتیتی خۆی هەبێ
بەتەکی تو ئەوانە کە زیاد دەکەی لە وڵاتە شیر زیاد دەکەی گۆژ زیاد دەکەی ئەوان زیاد ئەو پیشەسازی شتوکاڵی لێ تێتە ئاراوە دەبێت تۆ شتانە ساختیتەوە ئەگەر بەس سەری ئەحسایەکی شیر بکەی بزانین چێتە کوردستان ساڵانە دەزانین چی پارەیەکە چێ خۆتۆ ئەو پارەیە بگەڕیتەوە بۆ خۆت شیر بەرهەمبێنی ئەو کاتە زەرەراوە بەتاکید ولا مثلا كردستان ولا زراعيه مريشيات مريشك خدای كرم هذا ورا ما مصلح الله ئەمە شتێکی نازدارە کاکبن ئەمە تازە ئەمە کوردیە سپێکێوەڵێ ئەمە تازە بەرهەماتوە لە ئەنجامی لێکدان دەمێکە لای ئێمە لای خۆمان هەیە بەس تازەوا دەناسری و توژینەوەی لەسەر ئەوە مریشکە دیکە ئەمە جیاوازەکەی لەگەڵ مریشکی ترەوەی ئەم بەخشی بە هەڵەیەتەوە مەکەڵە شێرە کەڵە بابە مەکەڵە بابە ئەڵێ خوا باسێکی تایبەتمەندەکانیمان بۆ بکە بەڵێ تەمەەن لەوەی کە خاوەنەکەی فەرموو یاخوا بەخێر بێ ئەمەە جوانە ماشەڵڵا وەرە مایکی نەبست مایکی نەبەستووە ئەی ناکە بەێ کا ڕنج وەرم باش بەدەی ئەو سەگە بگرە نەک پەلاماری ئەو مریشکانە بات بێنەرە ئێرەوە کاکە بەلاماریان ناداوە نیە نایداوە دەبێ ئاگادار بەلایەنەما بێک جوانن ئەمە جۆرێکی زۆر ئەمە مریشکە ئەمەشیان تعریف بکەم مەبستا لە مریشێک دوونەوە خۆی بۆ دووشت بەکار دێت یان بۆ گۆشتیان بۆ هێلکەیە بەڵام ئیستا لەسەر سەر زەوی شتێکی تر پێ پێتری ئۆرنامێنتڵ ینی جوانی ئەمە نەوەکە لە مریشکی جوانی لە شەستەکانەوە و برادرانی کە لێرە بەخێوی دەکەن ئەمەیان لای خۆیان کردووە بیداهات لەگەڵ نەوەیەک پۆڵۆنی پێ دەڵێن کە هێناویانە لە کشتتوکاڵی عینکاوە لە 16 تێکەڵیان کردو لەگەڵ ئەوانی کە خۆمانە هەبووە و دوای وەچیان لێ وەرگتوەوە وردەوتە ئاوا ماوەتەوە دێنەیەکی ئەستی کوردی خۆمانە بەڵام تەقیم کرا لەگەڵ شتەوەش زۆر تەبیعیە لێرە بەڵێ لێرە بەڵام ئەمە تورک و عەرەبیانەیە بیبن وەڵی ئیستا کاکسود لەوانەیە باش بزانێت دێن یەلکی ئەمە دەبن یەلکێک بە 25,000 دەکڕن $20 پێدەدەن یەک یەلکە حتما ئەوان ئیمکاناتیان ئێمە زیاتر و محەتاتیان هەیە زوو ئەوان لەوانەیە پێڕابگەن و توژین سەر بڵاو بڕگەکەمان درێژ کردەوە لە بەرەی دواکەوە هەر لێ دانیشا ئێساحتان باشن فەرموو کاک دکتۆر بەڵێ ئەمجا ئەوە لە بەردەم بەڕێزانەی بەتەکی لە بەردەم دزینایە وەکە حکوومەتیش داعمیە و بەڕێزانە نەکە ئەوان لەسەر گیرفانی خۆیان و بەجووری متەواضعی خۆیان چکە ئەوە قاعاتی دەوێ بەخێوکین تایبەتی دەوێ ئالیکی تایبەتی دەوێ چاودێری تەندروستی تایبەتی دەوێت لەسەر جووری خۆیان ئەمانە خۆی باسێکی بکات چۆن ئەمانەتان دروست کرد ئەمە چۆن بیری لێکراوە ئەم جۆرە چۆن بەرهەم هات مێژوەکەی گەڕێتەوە بۆ بکەی لە 100 کوردیەوە بزانم و هەولێریشە ئەو مریشکاوەنیە هی هەولێرە بەرهەمی هەولێرە زاد دەکرێت ئەمە لە دەستپێک بەنای خۆی بەخشندەی میهرەبان لە ناوچەگەری ئەوانە دەربچین هەولێر و هەر شارەکانی کوردستان هەریەکن بەس لە زانستا گرنگە قەیچەکە بەرهەمی خۆیەتی بەرهەمی خۆیەتی ئەوە سەگی پشدەرە ئەوەیە هەر نەتەوەیەک لە سەڕووی ئەو مەعمورەپان و بەرینە دیارە بەو شتانەی خۆی دەناسرێتەوە بەو شتانی خۆی پشت ئەستورەکە هەیتی کوردیش هەر لە کشت و کاڵەوە بگرەوە هەر لەو دار و بار و لەو ڕۆکانێکە خی گەورە پێبەخشیوە هەیەی تا دەگەوتە مەڕی کوردی و سەجی هاوشار و ئەسپی کوردی و لەزم نیشان ئەو مریشکێکی ئێستا کە دەیبینی دەرە خۆشببختانە پیرە پیاوەک لە ساڵەکانی ئافتا هەستایە بە لێکدانی چەند زۆر مریشکەک لەگەر کێڵەباب و یاخبابڕێکە لە شێری کوردی مام کاکە ڕەشەیە پیرە پیاوەکە لە شارۆچکەی قوشتەپە دادەنیشی و تانیتی ئەو جۆرە مریشکە لێکدەوە وەکو دەڵێ پاش هەستکردن و لە سۆنگەی بەرپسیارەتیمە هەستین لۆ خۆم بەڕاستی ئەمە زۆر بەدواداچوون ملۆکرد وەکو سرود بەکرد کە بزانم سەرچاوی ئەو مریشکانە چنە و چێنە ئیدی هەر یەکە و ناوەشی لێدەناوە دیارە لەسەر ئاستی هەرێمایەتی و نێودەوڵەتیش و بە تایبەتی دەوروبەر لە هەوڵی زانستی زۆر دابوون لە ئەوەی بتوانن ئەو مریشکانە بە ئەوەی خۆیان بناسیێنن و خۆشببختانە واتەویستیان بیکەن بە ناوی خۆیانەوە بەڵام لە حەفتاکانە لە کوردستان ئەمە دروستکراوە ئەوە لە ئەفتاکان بەڵێ ئەوە کە دروستکراوە تا ئێروکانە هات
ئەو پیرە پیاوانە بابرێن مام یاسینیش پیرە پیاوە کە خەرج کەس نەزانە و پەری پێدا و خەڵکەشکە یەکجار زۆر کە پەری پێدا بەڵام ئەمن وەکو ئەوەی کە لە چارچەوەی مەزرعە و چێلگەی خۆم ئەوانم هەبوو خەڵکێکی یەکجار زۆر کە دەهاتن تەماشایان دەکرد هەر کەسە و بەناوک هەبوو دێگۆ ئەمریکیە هەبوو دێگۆ هۆڵندیە هەبوو دێگۆ میسریە بەڵام لێم بووە پرسیار وا بۆ ئەمن لە ڕێگای ئارام عەبدوڵڵا ئەوانە بە دوواداچوونم کرد ئەو مام کاکە ڕەشەم دیتەوە کە کوکووی ئەوەی لێکدایە فعلا پێم شتێکی دروست بوو یەکەم جار بەرنامەش تەلەڤیزیۆنم لۆکردن و بە چەند ڕۆژنامەکەم ناساندن و تانیما قسە لەسە بکەین و خۆشبەختانە 2002 هەوڵ ئەمن داوام لە بەختیار خالیدی کرد ڕۆڵی هەبوو و دکتۆریش ڕۆڵێکی زۆر گرنگی هەبوو کە بتوانرێت لە ڕێگای دیێنە و ئەوانە ئەوە پشکنینی لە بۆ بکرێ و خۆشبەختانە فعلا جەنابی دکتۆر ئەوانە پشکنینیان لە بۆ کرد توانرا بسەلمێنرێت کە فعلا ئەوە لە خاچی کوردانە و ئەمریشک و کە لە شێری کوردیە و وەکو تەواوی بەرهەمەکانی تر وە جێگای خۆیتی زۆر زە بەڕاستی ئەمن داوام کردیەکە حکوومەت پرۆژه هەرگیز نەبی گچکەش بی لە ئەو خەڵکانە بکاتەوە لەو ئاسەی دەربچی مەسەلەن ئێستا هەر هاوردە بکرێتن و بێت و ئەو هەم پارە بەهادەر بدرێن نا جوانترین و ڕێکترین کە لە شێر و مریشی کوردی ئەوە تا کە هەیە کە هەموو دنیا پێ معجیبە لە تەواوی مریشی دنیاش جیاوازە وەک لە خۆتا ڕادێرە 6 زۆری هەیە ئێستاکە من هەر وەکو دەڵێ بە ڕەنگی هەیە ئەوە 6 ڕەنگی هەیە ئێستا ئەو ڕەشەی هەیە ڕەش و سپی تێکەڵی هەیە ڕەشی سادەی هەیە شین تۆخی هەیە شینی کراوەی هەیە و ڕەنگێکی دەگمەنیشی هەیە کە سۆر و زەردە ئیشەڵا ئەمن لە خزمەتتاندا دەبم زیاتر و پتر ئەمە دەکرێت وەکو سامانێکی نەتەوەیکەوە هەژمار دەکرێت ئەوەی لەسە بکەین کاکسرود باسی ئەومانە کرد لەگەڵ دکتۆرە حکوومەتی هەرێم ئەگەر دەستگایەک دروست بکە بۆ ئەوەی ئەم مریشک و سەگ و ئاژەڵانەی کە لە هەرێمی کوردستان هەم بەناو بکرێن و بەناوی کوردی بکرێن گرنگە ئێوە ئەڵێن چی ئێوە داواکاریتان لە حکوومەت چێ بۆ ئەوەی ئیتر ئەم مریشک و ئاژەڵانی ئەمە نەدزێنن نەکرێن بەناوی وڵاتانی ترەوە ئاجێگای خۆیتی گومان لەوەی دانێ ئەمە هەر لە سەرکردە گەورەکان و هەر لە نووسەر و لە ڕۆشنبیرەکانمان بەداخەوە خەڵکانە کیانەوە تەویستیان چێشی کرد لە خۆیانیان بە شێوە لە شێوەکان خۆیان پێهێدەنەوە وەکو ئەوەش کە سامانێکی نەتەوەیە جێگای خۆیتی بەڕاستیم ڕۆژ خۆی لە گەزەنابی دکتۆریش قسەم کرد گوتمە من هاوکار و هەماهنگتان دەبم لە خزمەتتان دەبچووکە من یەک لەو بوارانەی کە لە بواری ئەسب سواری و وەرزش و کولتور و ئەو بابەتەشتانە ئیش دەکەم هەموو ساتەکان بە ئەرکی سەرشانی خۆم زانیە کە وەک تاکەچی بەسوود لەو کۆمەلگایە مثلەن سەجی کوردی ئێستاکە لە تەواوی دەوروبەری خۆمان و دنیای ئێستاکە بە زۆرترین پارە دەستی پێ دەکرێت بەڵام تەنها کووردە لێ بێ باشە مەڕی کوردیمان هەیە باشترین و چاکترین زۆری مەڕە هەم لە ڕووی شیرەکەی و هەم لە ڕووی خورێکەکە کە ئەگەر بێت و بەرهەم بهێنرێت لەوانەیە کە لێنێکی یەکجار گەورە لە ڕووی سامان پڕ دەکاتەوە دیارە ئەمە وەک لە خۆتا ڕادیارە هەناری نازەنین و هەناری شارەبان و هەنجینی شاخیمان هەیە دیسان لە ئاسی دنیا فەرمۆ هەنجینەکەمانەوە چێبڕچەی باشترین و چاکترین زۆر دەکاتن لە ڕووی تام و لە ڕووی تەواوی بابەتەکان یعنی جێگای خۆیتی بەڕاستی حکوومەت لەو بەتایبەتی لایانی پەیوەندیدار بە ئاگابی خەمخۆرانە و خەمسار نەبی ئەو شتانێک کە وەکو لایانی نەتەوەی کە خوای گەورە وەکو هەر نەتەوەچیت کە هەر لە باڵندەکان و هەر لە بەرزە و هەر لە خشۆک و لەو بابات تەشتانێک کە پێبەخشینە وەکو مۆرچی نەتەوەی تەمەشا بکرێن بە ئەوەی خۆمان منەسنە گومانی تێدانێ و من ئومێد دەکەم دووپاتی دەکەمە زۆر جاری تر داوام کردیا یعنی ناکرێ ئەمە ئەو شتانێک کە هەمانە خەڵکیت کە بە ناوی خۆی بکایان ئەو شتانێک کە هەمانە بەی خۆمانی نەزانین و بەداخەوە ئەمە وەکو نەتەوەی کورد هەتا ئێستا خۆمان خۆش نەویستیان خۆمان خۆش ناوێت ژینگەی خۆمان خۆش ناوێت خاچ خۆمان خۆش ناوێت سەرکردەی خۆمان خۆش ناوێت فەرمودەی باشە ئەگەر ئەتوونەتەوەی جلوبەرگت نەبی ئەو زمانە پاراوت نەبی ئاود نەبی ها یعنی ئەمن هەر شتەکە باسی دەکەم ئومێد دەکەم بە دەرنەبی لە بەرنامەکەمە وەکو دوا سواری کوردستان بە دەرنیە زۆر قسەکانت زۆر بەجێ ئەمن هەردەم نەک بیکەمە منەت لە سەیرس کەسەشی وەکو تاکێک لەو کۆمەلگایە ئەمن کارم کردێ لۆ ئەوەی ئەو جلوبەرگەی وەکو خۆی بناسێنمەوە ئەسپی کوردی وەک خۆی بناسێنمەوە سەجی هاوشار و مەڕ و تەواوی بابەتەشتەکان یەک لەو شتانێک کە ئەمن بە پێویستم زانێ مەسەلەن ساڵانە وەکو دوا سواری کوردستان ساڵ نامەی دەرەکەین یەک لەو شتانە مەسەلەن چیای سەفینە چیای سەر کەشی سەفین کە چەندین شۆڕشەیەک لە دوایەکانی کورد بە خەڵکەکەیەوە قەرزاریتی چیای قەرەچووخ زورگەزراو کۆمپانیای نەفت هەمووی بانگراوندی پشتیمە بووە ئەو جارش لە بۆ ساڵی 2720 کوردی ئەمە ئەو ساڵامەی کە دەردەکەین چوینە ناو ڕووباری سفەیە کە زێکەڵک ئارخەریک بوو ئەسپەکیشمان لەگە سوارەکمان تێدا بچی بەڵام بەس لە بۆ ئەوی کە لە بۆ خۆ ناخۆنا ڕازگۆ بم لەگەرتان چکە ئەمن قەت
لەگەڵ ڕێزم منەتم بۆینە کەس برێ سرود بەکرد دەستخۆش لە ئاسی دەستخۆشی دەرچووە ئەمن زۆر جارێت باس باوە بکە چەندین پێشانگام کردەوە بەرپرسان دێن هەر دەرێن دەستان خۆشکا کە زۆر سپاس زۆر دەستخۆشی پێویست بەو دەستخۆشی ناکە بەڵام لە بۆ دەرێ پێویست وا دەخوازی کەمە ژۆکوونەتەوەی کورد کاک سرود من خواست دکتۆر پرسەکەی بکرد ئەف سوورەتە بەری هەرتشتی ئەکەکەەوەش بمبورین یەک لەوانەیە کە دیارە بە کاکە ڕەنج و بە کاکە سەنگەر و ئەوە دوا سواری کوردستان کە ئاماژەم پێکرد هەمیشە ئەوە ناوچەکانی کوردستانە ئەگەر بێت و دیسان پرۆژە هەبیت و خەمخۆر هەبی باشترین و چاکترین شوێنی گەشتیاری لۆ ئەوەی کە خەڵک بێ گەشتی پێچەوانە بکە نەک ئەمە بچینە وڵاتانی دەبێ خەڵک بێتەوە یەک لەوانش مەسەلەن زۆرترین ئەسپی کوردی تێدا لێرەکانەش ڕۆڵی بەشێکی بەڵێ ڕۆڵی ژنی کورد کە لە سوارچاچی و مێرخاسیدا وە پیاوەکان ئەوانە هەمووی گرنگی خۆیەوە بە تایبەتی ئەمە کە دەڵێن زۆرترین خۆشی و ناخۆشیمان لە کاتی نەورۆز بووە ئەوە بەهار شایەدا و ئەسپیش بەڵێ ئەوە ناوچەی خەرەندی ڕەواندزەیە وەک گوتم ساڵانە ئەمە شوێنەکان و جوغرافیا و فۆتۆگرافیای کوردستان وەک بەناساندن بە خەڵکی دەرەوە بە تایبەتی بەونەوەی تازە پێرادەکات من خواست شتێکیش دکتۆر بپرسم دکتۆر ئەف کاکەوەیان پێشکەشە بەنگۆ دەستی خۆش بێ دکتۆر ئەف تشت چاوە دکارن ببن بیزنس ببن داهاتەکە مادیش بۆ کوردستان ئەوە پێشەمو شتێک نەتەنێ مریشکیانی بەڵێ من دەستخۆشی لە کاکسرو دەکەم سەلمێنی لە ڕۆی زانستیەوە کە کوردیا بەڵێ بە تاکید قسەکانی کە سلماندەکان ئێمە ئانی هاتین چکە ئەوە وەکو کاکسرود ئاماژەی پێکرد کە دەچیتە بازار زۆر قسە لەسەر ئەم بوارانە دەکرێت مەسەلەن ئەمە ئەو توێژینەوەیە کە لە زانکۆی یونیڤرسیتی ئۆف دە ساینس مەلیژیا USM توێژینەوەکان لەسەر مریشکی خۆمانە ئەوە بڵاو دەکرێتەوە زانکۆیەکی زانکۆیەکی معتەبەرە تامان زانکۆی مالیزیایە بەڵێ یا ئێمە کردومان و نردومان لێ بڵاو دەکرێتەوە توێژینەوە سەلمانتان کە بەڵێدیە ئەو جانەکەی باشە بەقوربان لە بازاری خۆمانە 5 نوعی زۆر هاوردە هەیە کە هێنن و ئەمەی ئێمە مەسەرەن جنجری هۆڵندی پێڵەن بە ناوە عامەکەی جنجری هۆڵندی ئەو ڕەنگە پێوترێ جنجر ئەوە لەوڵا لای خۆمان بڵێ ئەو پێوترێ جنجر ئەیان و ئەوە لەوە ئەمە ئەوەیە مەی خۆمان ئەوەیە خۆمان نییە ئەوەیە کە مەسەرەن ئەوە سیلڤەر پۆلیش چیکینی پێوترێ ناوە علمەکەی بەزەمانێن هۆڵندی ئەو ڕەشانە دەیانوت ئەوە فینیکسی ئەڵمانیە جێرمەنی فینیکس ئەو ڕەشەی کە هەیە باشە ئێمە خۆ ناتوانین بڵێن هەری خۆمانە تاریخێکمان هەیە کە خۆمانە لە 16 و 70کانەوە کاکەڕەش بەڵێ هاتین خوێنی ئەمانەمان وەرگرت تەمان ئێمە سێ ڕنگ لەو هەر 5 ڕنگی کە کاکسود باسێکی ستیانمان وەرگرت بۆ چکە ژمارەیان لەوانێتی زیاترە لە ئیشی DNA هیچ شتێکە سامپڵین زەرورە تۆ چەند سامپڵ دەبێ ئەوەی کە لە 50 زیاتر بوو ژمارەکەیان لە 50 زیاتر بوو لە شوێنی جیاواز وەرمان کرد ڕەشی سادەمان وەرگرت ئەم ڕەش و سپیە ئاواکە دووڕەنگە لەگەڵ ئەو جنجەڕە ماوەرگرت هاتین دراسەمان کرد لەسەر ئاستی DNA 20 جینمان ئیش لەسەر کرد دوای ئەوە لەگەڵ جگە لە بێزجینەکە جینێکی تایبەت لەسەر لە مایتۆکۆندریال DNA هاتین ئیشمان لەسەر کرد ئەمە شەجەرەی عایلەیە ئەمە شەجەرەی خزمایەتیە لەسەر ئاستی چی لەسەر ئاستی DNA ئەوەی کە دەرکەوت ئەو جنجڕی خۆمان لەگەڵەوەی کە هۆڵندێکی کە دەڵێنەوە ئەوە هۆڵندیا لە 150.28 جیناتیان جیاوازە لەسەر ئاسی ئەوەی کە ئێمە دراسەمان کرد لەگەڵ ئەڵمانیەکە ڕێکخراوە پەیوەندیدارەکان لەو بوارە دەڵێت یڵێ ئەگەر 5 بۆ دەجیاواز بن بریدی سەر بەخۆیە ئیستا ئەوە لێرە ئەم کەڵەشێرە ئەگەر دوو تەڵی ڕەش سپی بێت ئێرە ئەلێرە دەرچێ ئەتوانین ناوێکی جیاوازی لێ بنی هەر لە فینۆتایپ المهم زانست سەڵە لە 105 جیاواز بۆ دەجیاواز ئێمە 50 جیاوازە لە 150 کوردیا 50 جیناتی لەگەڵەوەی دەرەوە جیاوازە کە جیاواز بێ بریدی سەر بەخۆی ئەگە سەیری ئەوانەی دەرەوەش بکەین بۆ نمونە هۆڵندیەکە لەگەڵ ئەڵمانیەکە لە 125 جیاوازە ئەی بۆ ئەو هۆڵندیەوە ئەوە ئەڵمانی ئەی بۆ ئەو کوردی نەبێت کە لە 150 جیاوازە ینی ئەوە بەنسبەت ڕەشەکە بە هەمان شێوە ڕەشەکان و ئەوەی خۆمان ڕەشەکە ڕش سپێکی خۆشمان لە 125 لەگەڵێکا جیاوازە و لە 135 لەگەڵ ئەو ڕەشەی کە ڤینکسی ئەڵمانی پێوتر لەگەڵ ئەوە جیاوازە ئەمە بەڵگن لەسەر ئەمانە بەرهەمی کوردین چەند سەگی پشدەر کوردیە ئەمیش ئەمەندە کوردی ئەکید ئەوەندە کوردیە ئەمە گرنگی چییە لە عالەمە هەموو باڵندە و ئاژەڵی جوانی قیمەت و بەهای زیاترە ئێستا لە ڕووی جیهانی و ئاوایە
ornamentalci سەفریان نەکەوین 100 بەحسی علمی و کردبێ دزم بەتەکیید کە پێش تۆ تۆماری کا لەلایەنە پەیوەندیدارەکان و ژمارە تۆمار کە بەناوی دوای تۆ کەس گوێت لێ پێش تۆ بەس کەوتووە حەقە هێلکە حەقە وەزارەتی ناوخۆخی هێلکەی ئەمانە مەمنوع بکە مادەم لە سەدا 51 جیاوازە لە جۆری فەڕەنسی و ئەڵمانی و چۆچوە کە هێلکەکەیان برد ئەتوانێت لە تاران لە ئەنقەرە لە تورکیا ئەوان بەنێزانی ئیشەکان دەکەن وانە؟ بەڵێ ئەمە بەتاکیید مەسەن ئێستا کە ئەوەی زیاتر کە جێ خۆی ئاماژەی پێ بکرێ مریش کە لە شێری کوردی لەگەر جۆرە مریش کەچی ئاواشین ڕەنجی وەرگیرە ئەو پیرە پیاوەی کە باسما کردمام کاکە ڕەش زۆر عاقلانە هاتیە بەرە لە ژیان ماوە ئەوە ئومێدی تەندروستی باشی لە بۆ دەخوازیین ئەمە لە پاشەوان ئەمن وەکو بەندە پەرم بۆ بابەتەشتێدا و وەکو کاگە دکتۆر باسی کرد ئەمە ژەسەردا ئاماژەم پێکرد دیارە لە دەوروبەر ئیشی لە سەکرا لە ڕووزانستیەوە بەڵام ئەمە بە زانستیانە لە ڕێگای کاک دکتۆر ئەو برا ڕێزانە و کۆلێژی کوشتپاڵەوانە وەڵامماندانەوە کە بەڵێ ئەوە مریشک و کە لە شێری کوردیەوە جیاوازیشی لەگەر تەواوی مریشک و کە لە شەرەکانی تری بازاری هەیە و لە خۆتان ڕادیارە ئێستا کە بازاری کوردستان کە با ڕووی جیهاندا کرایتەوە هەرچی شتە دێتن هەرچی مریشکە دێ بەڵام خۆشبەختانە هیچ مریشکەک بەقەت ئەو مریشک و ئەوەی کوردی جوانیە و لەگەر ئەوەش خەڵکێک هەیە هات دەستا و دەست دەکاتن لە ڕێگای کڕین و فرۆشتن و ئیسفادەکردن هێلکە و جوچکە و مریشک و ئەویان بردیە لەگەر ڕەنجی تر لێچاندایە ئەو ڕەنگەش ئێستا لەکن بەندەی مەوجودە بەڵام هەر نەکرایە بە دەربی لەو مریشکانە تەنها تانیتان ڕەنگەکەی بگۆ لە کۆتاییدا بە قسێکی خۆشتان بۆ بگەڕمە بۆ بینەرانیش ڕۆژێکیان هەر لەسەر ئەم باسانە شوانێکم بینی قسەم لەگەڵا کرد دیدارێکشم لەگەڵا کرد 150,000 کەس بینی بووی دیدارەکە پرسیارێکم لێ کردوتم ئێستا لە ناو 50 مەڕ و بزنی عەرەبیە ئەگەر مەڕێکی کوردی بزنێکی کوردی ببینی ناسیتەوە وتی ئەرەوەڵاکا کە ڕەنج عینەن تۆی ناسمەوە خۆشحاڵ بووم جێگەی ڕێژەکەتان خۆش کردی دکتۆر ڕێزمانە بۆ هەموو ئەوەشش بێت ئەو برادرش ئەو سەگەی بەجی بێتون ئەمەش بیبین ئەمنیش مریشک ئەوکان بەجی بێ ما باوەیان ناوەڵا دەست بۆ خۆتان ئەو قسانەی کە کردتان بای ملیارها دۆلارە بۆ لە سنتەری ڕۆشنبیری زانکۆی سەلاحەدین بە 2 ساڵ لەسەر یەک فستیڤالمان بۆوانە کردووە جاری دووەم تحکیمی نێودەوڵەتیمان هێنا یعنی ئەوانەی کەسێک کە حەکیمی نێودەوڵەتی زۆر مەعجوون بەوانە ئەیوم من ئەمەم نەدیوە چەند وڵات گەڕاوم یعنی ئەوەش بەخۆی شیرینیژی شتە بن و سەبابی نەرین بۆ ئەنجومەنی وەزیران و وەزارەتی کشتتوکاڵ بۆ دروستکردنی دەستگاکە دراسێکی جەدوا بنووسە بۆ نەتەوەی کورد سوودەکانی چیە لە ڕووی زانستیەوە چیە ساڵانە توان چەند توێژینەوە بکەن باشە بەڵکو ئینشاءڵڵا خوا دەروێکی خێر لەم بەرهەمانە حافظ ئەمانەوەریش کوشتەکانتان ئەوە بۆ تێنێتە دەرە بەخێر بێ سەر چاومان هەر لێرە هەر فۆتۆکەت بگرا ئێستا بە زیندووە پرۆگرامەکەمان ئەشتوانی لە خزمەتتان حافظ کاک دکتۆر گیان شعرەکانیدانرایە بەڕاستی زۆر شاهانە و تایبەت ئەگەر لە بۆ یەک دەقەژبی هەڵدەکەم بەدرم بوو لێت ناشارمە زۆر زاری وایە خەریکە لە دیاری بگریم دەبێ دەرێو دکرد من ئومێدی تەمەندری فۆتۆکە بگرین و پشتی پرۆگرام ئەگەر هین بێ قسە دەکەن چێ هەیە بمانگیری ئەگەر گرت سوورەت گرتن فۆتۆمان زۆر گرتووە دوای بنێریم بۆ تێنێریم باشە سەرم خۆشحاڵ بم کوردی لە خزمەتان برای گەورم برای گەورم حافظ